سڵاتان لێبێت و بەیانیتان باش لە پرۆگرامێکی دیکەی بەیانی 24 لەگەڵتانین. کۆمەڵی بڕکە و بابەتتان بۆ ئامادەکراوە کە هەمووی پەیوەستە بە ئێوە بە ژیانی ڕۆژانەی ئێوە بەشێکی زۆریشی ئەو بابەتانن کە دەمانەوێت لە ڕووی زانیاری تەندروستیەوە یاخود هەر زانیارێکی تر ئەوە شارەزایەتیتان پێ بدەین. ئەم بەیانیش لەگەڵمان بن کۆمەڵێ بابەتمان هەیە لە بابەتی کارەساتە سروشتەکانەوە بازانی چیمان هەیە ئەوەیە کە شارەزایانی ڕوبەڕووبوونەوەی کارەساتە سروشتەکانی وەزارەتی ناوخۆی ئەڵمانیا خول بۆ کارمەندانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان دەکاتەوە. ئەم بەیانیە باسی چۆنێتی مامەڵەکردن و ڕوبەڕووبوونەوەی کارەساتە سروشتەکان دەکەین. یەکەمین فستیڤاڵی ساڵانەی ڕۆژی زانکۆ لە زانکۆی ئەمریکی لە شاری سلێمانی بەڕێوەچێت لە بەیانی 24 ئەمڕۆ باسی گرنگی فستیڤاڵی ساڵانەی قوتابیانی زانکۆ و نمایشکردنی پرۆژەکانیانەکەین. و هەر لە بەیانی 24 باسی کوێستانەکانی بۆزی سینە لە ورمێ دەکەین کە دوای 2 مانگ تێپەڕبوون بەسەر وەرزی بەهار هێشتا بەفری زۆری لێماوە لە هەندێک شوێنیش ئاستی بەفرەکە لە 3 مەتر زیاترە. با باس لە ڕوبەڕووبوونەوەی کارەساتە سروشتەکان بکەین کە وەزارەتی ناوخۆ چکارێکی بۆ کردووە. وەزارەتی ناوخۆی ئەڵمانیا کە ئەزمونێکی زۆریان هەیە سەبارەت بە ڕوودا و کارەساتە سروشتەکان ماوەی 8 ڕۆژ لە شاری هەولێرە بن و لە ڕێگەی خول و ڕاهێنان ئەزمونەکانیان بە لیژنەکانی ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکانە بەخشن بۆ چۆنێتی تێپەڕاندنی بار و دۆخە سەختەکان و بەڕێوەبەری وەڵامدانەوەی قەیرانەکان لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمیش دەڵێت کە وەرگرتنی ئەزمموی ئەم شارەزایانە لە خولەکانی پێشوو هاوکاربوونە بۆ ئەوەی کە بتوانن ئەو کارەساتە سروشتیانی کە تێ ئەپەڕن بەسەرمان لە ناو شارەکە یا بەسەرمانە هاتووە بزانن چۆن ڕوبەڕوویە بنەوە. ڕوودا و کارەساتە سروشتەکان کە لە ماوەکانی ڕابردوودا زیانی گیانی و مادی لێکەوتەوە بابەتێکی گرنگ و هەستیارە بۆ پاراستنی سەلامەتی گیان و ماڵی هاوڵاتیان. شارەزایانی ڕوبەڕووبوونەوەی کارەساتە سروشتەکانی وەزارەتی ناوخۆی ئەڵمانیا کە زمونێکی زۆریان هەیە سەبارەت بەو پرسە و هاتوونەتە هەولێر بۆ ئەوەی لێژنەی بەرەنگاربوونەوەی کارەسات و قەیرانەکان بێبەش نەکەن لە بەخشینی ئەزمونەکانیان و هەماهەنگ بن لەگەڵیان بۆ چۆنێتی تێپەڕاندنی بارودۆخە سەختەکان. ئەمە بەشێکە لە کارنامەی جیسی بۆ بەڕێوەبردننی دۆخەکە و دابینکردنی پشتیوانی بۆ ئەو کەسانی کە بە سەختی بریندارن. کار دەکەین بۆ کەمکردنەوەی مەترسیەکان لەو کارەساتە سروشتیانی کە ڕوو دەدەن وەک لافا و خۆڵبارین، بارانی زۆر و بەفر و شەپۆڵی سەرما. ئەمە تەنیا ڕاهێنان و خۆل نییە بەڵکو ئەوە ئەزمموی ئێمەیە لەو بوارەدا هەمانە و دەیدەین با لێژنەکانی بەرەنگاربوونەوەی قەیرانەکان. شانداڵمانیەکان نزیکەی دەجارە مخول و ڕاهێنانە بۆ لێژنەی بەرەنگاربوونەوەی ڕوودا و کارەساتە سروشتەکان دەکاتەوە. یەکەمین خول لە وڵاتی ئەڵمانیا بەڕێوەچوو ماوەی 8 ڕۆژ لە شاری هەولێر دەبن و باس لە ئەزمموی وڵاتەکەیان دەکەن لە چۆنێتی ڕوودانی ڕووداوە سروشتەکان. بەڕێوەبەری وەڵامدانەوەی قەیرانەکان لە وەزارەت ناوخۆ دەڵێ وەرگرتنی ئەزمموی ئەم شارەزایانە لە خولەکانی پێشوودا هاوکار بوو بۆ بتوانێت و کارەساتە سروشتیا تێبپەڕێنین کە بەسەر شارەکەمان داهات. ئەزمموی ئێمە لە بواری کارکردنی قەیران و کارەسات ئەزممونێکی ماوە کورتە نزیکە 6 ساڵە بە بەشێکی موسساتی کارەکەین سوودمان لە توانای ئەوان کەلوپەلەکانی ئەوان کە بۆیان دابین کردوین بینیوە. بەسیترین نمونە ئەگەر دوالافاوی هەولێر باز بکەم توانیمان وەکو تیمەکانمان لەسەر ئاستی جیسیسیەت کوارتەر و بەڕێوەبەراتی و کۆچ بەرەو وەڵامدانەوەی قەیرانەکان ئەو توانە و معلوماتێک کە لە TSW وەرمان گرتووە لەگەڵ ئەو کەلوپەل و ئامێر و ئۆتۆمبیل و پێداویستیانی وەرمان کردو بەکاری بێنین تاوەکو بەهاناوە چون بکەین بۆ هاوڵاتیان وەگیان ڕزگارکردنی گیانی قوربانیان و خاوێنکردنەوەی ئەو ماڵانەی کە تووشی زیان بوو لە کاتی لافا و هەروەها لە قۆناغی قەرەبووکردنەوەش. لێژنەکانی ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان دوای کارەساتە سروشتەکان ڕاستەوخۆ دەستیان کرد بە تۆمارکردنی و ماڵانەی کە زیانیان بەرکەوتبوو لە چەنگەڕێکێکی شاری هەولێر بۆ هاوکاریکردنی زیان لێکەوتوان. وەک خۆیان دەڵێن ئەو کارمەندانەی بەشداریان لەو خولانەی کە لەلایەن شارەزایانی ئەڵمانیاوە ڕێکخرابوو کردووە هاوکاری تەواو بووە بۆ زاڵبوون بەسەر ڕوبەڕووبوونەوەی کارەساتەکەدا. شەیمە بایس کوردستان 24
هەولێر. بۆی زیاتر بزانین سەبارەت بە بەڕێوەبەری وەڵامدانەوەی قەیرانەکان یان بەڕێوەبەراتی وەڵامدانەوەی قەیرانەکان ئەمانوێت گفتوگۆی زیاتر لەسەر بابەتە بکەین. بۆیە مەریوان حەسەن بەڕێوەبەری وەڵامدانەوەی قەیرانەکان لە وەزارەتی ناوخۆ لە ستۆدیۆ میوانی ئێمە. بەخێرهاتی سەرچاوان. بابەتەکەمان بینی ئەوە ڕێکخراوێکی یاخود وەزارەتی ناوخۆی ئەڵمانیا هەستاوە بەوەی کە لێرە خول دەکاتەوە. پێش هەموو شتێک بابزانین سەرەتا باسێکی بەڕێوەبەراتیەکەتان بکەین، بەڕێوەبەراتیەکەتان بناسێنین زیاتر. دامەزراوەکەی ئێمە کە پێی دەوترێ ناوەندی هاوبەش هێمانگی قەیرانەکان JCC بەڕێوەبەرایەتی گشتیە لە هەرێمی کوردستان کارەکات. ئەم بەڕێوەبەراتی گشتیە لە ساڵی 2014 بۆ 15 دامەزراوە لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان بەڕێوەبەرایەتیمان هەیە، پێی دەوترێت بەڕێوەبەرایەتی وەڵامدانەوە و کاروباری کۆچبەران. باشە. ئێمە لەسەر ئاستی داڕشتنی سیاست و پۆڵسی کار دەکەین، بەڕێوەبەرایەتەکانمان لە ئاستی وەڵامدانەوە و کاروباری جێبەجێکردن کارەکەن. ئەم بەڕێوەبەرایەتیە لە کاتی دروستبوونی لە سەرەتای هاتنی قەیرانی ئاوارە و پەنابەران هەست کرا فەراغێک بۆشاییەکەیە کە دامەزراوەیەکە بێ لە بواری قەیران و کارەسات کار بکە. ئەوە بوو بیر لەوە کراوە JCC مؤسسەکەی ئێمە دروست بکرێ بۆ ئەوەی هەماهەنگی بکات لە نێوان دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، حکوومەتی عێراقی، ئاژانسە نێودەوڵەتیەکان هەتاوەکو لە بواری قەیران و کارەسات بە شێوەیەکی ئەکادیمی مؤسساتی کار بکەین. باشە، ئێستا بۆ نمونە ئەوەی قەیرانی ڕوبەڕووبوونەوەی ئەوەی کە لە وڵاتانی دراوسێ بینیمان ناسەقامگیری هەبوو، ئاوارە ڕووی کردەوە، لە دوای ئەوە دروست بوو. بەڵام ئێستا ئەم بەڕێوەبەراتیەکە هەیە بێگومان بۆ قەیرانە سروشتیەکانیش. ئێستا ساڵ بینیمان چەند جارە لافاو ڕووی کردە شاری هەولێر و تەنانەت شوێنەکانی دیکەش ئێستاش خۆڵبارین هەیە. لە ڕووی کارەساتە سروشتیەکانەوە، ڕووداوە سروشتیەکانەوە بەڕێوەبەراتیەوە چۆن کارەکات؟ ئەم فەرمانگەیە کار لەسەر سەرجەم قەیرانە دەستکرد و کارەسات سروشتەکان دەکات. کە دەڵێن قەیرانی دەستکرد وەکو شەڕ، هاتنی ئاوارە، ئەوانەی کە لە ئەنجامی دەستی مرۆڤ دروستە بن، وەکو جەنابەت باس کە ساڵی 2014 لە کاتی هاتنی قەیرانی کی زۆری ئاوارە و پەنابەران بۆ هەرێمی کوردستان، هەروەها کارەساتە سروشتەکان. کارەساتە سروشتەکان چەند جۆرێکن. بۆ نمونە ئێستا ئێمە کارەسات سروشتی وشکە ساڵیمانەیە کە فەرمانگەیەمە لە سەروبەندی داڕشتنی پلان و استراتیژیە لەگەڵ سەرجەم فەرمانەکان بابەتی لە وەرزستاندا کێشەی بەفربارین و ڕێگرتنی هاوڵاتیانمان هەیە، مەشاکلی لافا و گردبوونەوەی ئاو ینی حاڵەتی بوومەلەرزەمان هەبوو وەکوی پێشتر لە دەربەندی خاڕوویدا. ئەم فەرمانگەیە لەسەر ئەو سێکتەرانە بەجیاواز ئیشەکات. بۆ هەرێکی لەو سێکتەرانە سیناریۆی خۆی هەیە، پلانی خۆی هەیە. هەرچەندە تەمەنی فەرمانکەیەمە تەمەنێکی درێژ نییە بەراورد لەگە وڵاتانی تر، بەڵام لە هەوڵداین بە شێوەیەکی ئەکادیمی سیناریۆ پلانی پێشوەختەدا بنین. ئێمە ناتوانین قەیران و کارەسات مەنعکەین لەوەی کە ڕووەدا، بەڵام دەتوانین حجمی قەیران و کارەسات بچووکتر بکەینەوە، کاریگەرەکانی کەمتر بکەینەوە. واتە قەیران و کارەسات هەر ڕوەدەن، بەڵام چۆن وا بکەین زیانەکانی کەمتر بکەینەوە. زۆر باشە. کاک مەریوان ئێساوی کە بینیمان لە بابەتەی پێشتر کە لەگەڵ جەناب تا پێشتر گفتوگۆ بکەم، لەلایەن وەزارەتی ناوخۆی ئەڵمانیاوە خولێک کراوەتەوە تا چەندە گرنگە با بڵێن وڵاتانی دیکە یارمەتی دەربن لەوەی کە ڕاهێنانتان پێ بکەن و ئەو خولانە چەندێک گرنگگا بۆ کارمەندانی بەڕێوەبەراتی قەیرانەکان. ئەم خولانە گرنگێکی زۆر باشیان هەیە لەبەرەوەی ئێمە ئەبێ فێربین بە شێوەیەکی ئەکادیمی و موسساتی کار لە بواری قەیران و کارەسات بکەین کە بەداخەوە ئەو ئەزمونە لە هەرێمی کوردستان نەبووە. لە وڵاتان زانکۆی تایبەت هەیە، جامیعاتی تایبەت هەیە، وەکو چۆن قوتابیەک دەچێت بەشی کۆمەڵناسی، بەشی دەرووناسی، بەشی هەندەسە ئەخوێنێ، بەشی ئیداری ئەزەمات ئەخوێنێ، بۆ ئەوەی لە کۆمەلگا ئەمانە کار بکەن، پلان دابڕێژن، سیناریۆ دروست بکەن، هەڵسەنگاندنی مەترسی و هەڕەشە بکەن، بیدەن بە حکومەت بڵێ حکومەت ئەمانە لە کوردستان لە وڵاتەکەمان ڕوەدا. بەداخەوە ئێمە کە ئەو دەرفەتەمان نەبووە، دەرفەتێکمان بۆ هاتوتە پێش کە JCCمان دروست کردووە، سوود لە ئەزمموی ئەم وڵاتانە ئەبینن. لە ئەزمموی ئەم وڵاتانە ئەزممونێکی زۆر باشیان هەیە. لەم وڵاتانەوە فێر دەبین، ئینسان دەبێت شانازی بۆ بکە کە بڵێ فێر دەبین چکە ئاسایە کە ئێمە ئەومان نەزانیوە پێشتر، فێرە بین چۆن مەترسیەکانمان هەڵبسەنگێنین، بزانین چه هەڕەشە مەترسیەک لە کوردستان ئەگەری ڕوودانی هەیە و ئەگەر ئەم هەڕەشە مەترسیە ڕوویدا بە چی ئاستێک ڕوودەدا و چ منتیقێکی کوردستان زەرمەند دەبێت. دامەزراوەی TSW ئەڵمانی کەسەر بە وەزارەتی ناوخۆی وڵاتەیە لە ساڵی 2015 و 14 یارمەتێکی باشی هەرێمی کوردستانەدا لە ڕووی مرۆییەوە، هەر لە سەرەتای هاتنی ئاوارەکان و دروستبوونی JCC لە ڕووی لۆجستی و تەکنیکی و هاوکارێکی زۆر باشی ئێمە کۆمەڵێک پرۆژەی باشمان لەگەڵ TSW و
بنیاد ناوە یەکێ لەوانە ئەم خولەی کۆتاییە کە جەنابتان تازە پیشانتاندا خولێکی هەفتەیە بۆ بەرزکردنەوەی توانای کارمەندانی وەزارەتی ناوخۆ وەزارەتە پەیوەنددارەکانی تر ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بۆ ئەوەی ئامادەکاری بکەن ساڵانە لە پێش ڕوودانی قەیران و کارەسات ئەبێتی بکرێ. زۆر باش. ئەم خولە بەشداربوانی خولەکە ماوەی 8 ساڵە بمبورە ماوەی 4 ساڵە کار لەگەڵ TSW دەکەن. ساڵی 2010 یەکەم خولی ئەم تیمە لە وڵاتی ئەڵمانیا بوو. ئەندامانی ئەم تیمە تەنها لە شاری هەولێر نین، لە هەولێر، دوهۆک، سلێمانی، هەڵەبجە هەتاوەکو ئیدارە سەربەخۆکانشی تێدایە و لە فەرمانگە جیاوازەکانیش بەشدارن واتە تەنها کارمەندانی JCC نییە، شارەوانیە، بەرگری شارستانیە، نوێنەری ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی تێدایە. لێرە پێشەوەی کە تا کۆتا وەڵامی پرسیارەکەم بیتەوە ئەمە پێویستی بە هێزی مرۆیی زیاتریش هەیە بێگومان. ئایا ئێوە جگە لە فەرمانبەرانی خۆتان هیچ کەسێک هەیە یاخود کەسانێک هەن ڕێکخراوێک هەن کە بە شێوەی خۆبەخش بێن و لەگەڵ ئێوە ببنە هاوکار؟ پرسیارێکی زۆر دروستە لەبەرەوەی وەڵامدانەوەی قەیران و کارەسات ئەرکێک فەرمانگە نییە، ئەرکێکی دەستە جەمعیە پێویستی بە هەوڵ و تەخەڵای هەموو لایەکەیە. ئەگەر باسی حکوومەت بکەین کۆمەڵێک وەزارەت و دامەزراوە هەیە پێویستە هەماهەنگی لە بینیان هەبێت لە کاتی قەیران و کارەسات. هەروەها ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی ئەرکێکی گەورە لەسەر شاریانە و هەروەها تاکی ئەم کۆمەلگایەوەک خۆبەخش بەڵێ ئێمە لەگەڵ ئەڵمانیا بیرۆکەی ئەومان داڕشت چۆن بە سیستەمێکی نوێ و سەردەمیانە کاری خۆبەخشیمان هەبێ. لەگەڵ ڕێزم پێشتر کاری خۆبەخشی لە کوردستان لە هەندێک وەزارەت و دامەزراوە هەبوو بە شێوە کلاسیکەکەی بە ئامانجی تەعیینبوون و دامەزراندن کۆمەڵە کاری خۆبەخشی کراوە، بەڵام ئێمە بە مۆدڵێکی جیاوازتر لەگەڵ TSW ئەم کارەمان کردووە. کەسێک فەرمانبەری حکوومەتە بەڵام لای ئێمە خۆبەخشە، کەسێک قوتابی زانکۆیە، کەسێک مامۆستای زانکۆیە، کەسێک دارتاشە لە بوارەکەی خۆی، کەسێک لە ڕاگەاندن کارەکە بەڵام خۆبەخشە لای ئێمە. واتە خۆبەخش نەک بۆ مانای ئەمە بێکارە بێتە لای ئێمە بۆی کاری دەست بکەوێ، چونکە ئەو پەیاممان پێگەیاندون کە کاری وەڵامدانەوەی قەیران و کارەسات پێویستی بە توانە، پێویستی بە هەوڵی هەموو لایەکمان هەیە. ئێستا ئێمە سیستەمێکی باشی خۆبەخشیمان ڕاگەیاندووە، تیممان دروست کردووە لە هەولێر، دووەک، سلێمانی، ئێستاکە لە سۆران و لە هەڵەبجە خەریکی دروستکردنی بە ناوی تیمی وەڵامدانەوەی خێرای مرۆیی. ئەندامانی ئەم تیمە سەرجەمیان خۆبەخشن. کە دەڵێم خۆبەخشن ڕەنگە لە شوێنە کار بکە بەڵام لای ئێمە خۆبەخشە، ڕەنگە لە شوێنە پلەیەکی سەربازی هەبێ بەڵام لای ئێمە خۆبەخشە. باشە کاک مەریوان ئەگەر وایە ئەم خولانەی کە ئەیکەنەوە خۆمەرج نییە هەموو جارێ هەموو ساڵی وڵاتی ئەڵمانیا بێت، هەرە بێت بە شێوەیەکی خانێ خولتان هەبێت TOT بێت بۆ ئەوەی کە کەسانێکی تر ڕابێن بۆی کە لە سۆرانە لە سلێمانیە ئەو خۆبەخشانە ڕابێننەوە تا چەندێ هاوکاری کراون بۆ ئەوە و تا چەندێکیش بەردەوام بەتەمان کە هەر لە ئەڵمانیا بێت. ئایا بەتەمان کە لە دوای ئەوەوە هەر کارمەندانی خۆتان خول بە کەسانی دیکە بڵێنەوە؟ بۆ ئەوەی وەکو جەنابەت وتت ئێمە هەتاوەکو کۆتایی پێویستمان بە توانای وڵاتانی تر نەبێ پرۆژێکمانەیە بەناوی پرۆژەی ڕیچ کۆمەڵە ڕاهێنەری پێگەیاندووە سوودمان لە ئەزمموی ئەڵمانیا بینیوە ئەمانە بوون بە ڕاهێنەر. ئەم ڕاهێنەرانە سەردانی فەرمانگەکانی حکوومەتەکەن، سەردانی زانکۆەکەن، سەردانی قوتابخانەکانەکەن بە مەبەستی وشیارکردنەوە ئەگەر قەیرانێکی بچووک لە ماڵەکەی خۆت ڕوویدا بۆ نمونە غازێکت تەقی منداڵێکت تووش حاڵەتێک بوو کە خەریکە بخینچێ یاخود گردبوونەوەیکی ئاو لافایەک بوو چۆن خۆت ڕزگارەکەی. ئەمە لە ئاستێکی بەرزتر بە قوتابیانی زانکۆ، لە ئاستێکی بەرزتر بە فەرمانکانی حکوومەت دوور بێ ئەگەر لەناو ئەم باڵەخانەی حاڵەتێکی ئاگر هەبوو چۆن ئێمە بتوانین خۆمان و فەرمانکەمان ڕزگار بکەین. ئێمە کۆمەڵی ڕاهێنەری خۆمان هەیە سەر بە JCC و دامەزراوەکانی ترن خولیان بینیوە وەکو جەنابەت TOT ئێستا ئەوانە ڕاهێنەرن دەتوانن پشت بە خۆیان بەستن بە مەبەستی فێرکردن و ڕاهێنانی خەڵکانی تر کە لە داهاتوو دەبنە ئەندام لەگەڵ JCC کار دەکەن. زۆر باشە کاتە ئەمە لە ڕووی هێزە مرۆیەکەەوە هەموو ئامادەکاریەک ئەکەن، بەڵام لە ڕووی ئەوەی دیکە کە بابەتە مادیەکان ئەگرێتە خۆ هەموو پێداویستەکان لەبەردەستن بۆ ئێوە ئەم ڕێکخراوە تەنیا لە ڕووی هێزی مرۆیی و یارمەتی دەری ئێوە بێت یاخود وەزارەتی ناوخۆی ئەڵمانیا؟ ئەگەر بڵێم هەموو ڕەنگە مبالغەیە بەڵام کەلوپەلی باش لەبەردەستن بۆ وەڵامدانەوەی قەیران و کارەسات بەڵام هێشتا لە ئاسی توموحی ئەمە نییە. لەبەرەوەی کە وەڵامدانەوەی قەیران و کارەسات با من دابەشی دوو پۆلینی بکەم بۆ دوو ئاست. ئاستێکیان بۆ ئاستی فێرکردن و ڕاهێنان بەڵێ کۆمەڵە کەلوپەلمان هەیە لە فریاگوزاری سەرەتایی لە کۆمەڵک ئامێر فێر دەکات لە کاتی قەیران و کارەسات چۆن بەکاری دێنی. هەروەها تەمەنەوە ئەڵمانیا دابینی کردووە. ئەڵمانیا کۆمەڵێک ئۆتۆمبیلی بۆ ئێمە دابین کردووە ئۆتۆمبیلی فریاگوزاریە لە بەسیترین مەوادی تێدایە هەتا وەکو ئامێرێکی بڕینەوە و مۆلیدەیەکی گەورە و ئامێری سەحبکردنی ئاو
کە دەلافاوەکانی ئەم دوایەی بەداخەوە شاری هەولێر زۆر باش بەکارمەهێنا و سوودمان لێبینی. واتە کۆمەڵێک ئامێر و کەلوپەلی باشمان لەبەردەستە کە دەتوانین هەم بۆ فێرکردن هەم بۆ بەهاناوچون بەکاری بێنین. بەڵام هێشتان کۆمەڵک ئالیاتی گەورە هەیە کە پێویستە چ بە ئەرکی حکوومەت یاخود ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی یاخود هاوبەشەکانمان بۆ نمونە کۆمەڵک ئامێری شکاندنی بەرد هەیە کە لە کاتی زستان لە کاتی ڕاماڵینی شاخەکان دێن ڕێکخراوەکانمان نەگرن. کاسیحە هەیە ئەوەی کە بەفڕ ڕادەماڵێ ئێمە لە کوردستان بەداخۆ چەندانەیەکمان هەیە حاڵەتی وامان هەبووە نێوان دوو شار دوو پارێزگا دوو گوند دوو قەزا بەفر دایگرتووە بەڵام نەمانتوانی وەکو پێویست لە کاتێکی خێرا ئێمە بەهانای بچین لەبەر ئامێرەکانمان وەکو پێویست ئێوە ئەو کەلوپەلانە بە پێی پێویستی جوگرافیایی شوێنەکان دائەنێن بۆ نمونە حاجی ئۆمەران یەکێکە لەو خاڵە سنووریانی یاخود حاجی ئۆمەران ئەو ناوچەیە کە بەفرێکی زۆری لێ ئەبارێت ئەو کاسیحەیە بۆ نمونە ئەگەر لە حاجی ئۆمەران هەبێت لە سلێمانی هەیە یاخود هەر لە حاجی ئۆمەران هەیە بە پێی شوێنی جوگرافیەکەی ئەمە ئەو پرسیارەیە کە ڕەبتێکم بەو سەرەتای قسەکانمەوە ئەبێ کارکردن لە بواری قەیران و کارەسەت ئەکادیمی بێت ناکرێت بە شێوەیەکی عەشوایی بێت تۆ کۆمەڵەشتت لە هەولێر دانابێت بڵێ هەولێر پایتەختە بەڵام نایدەم بە فڵان شوێن. ئێمە کە باسم کرد پرۆژێکمانەیە بە ناوی ریسک ئەسەسمنت هەڵسەنگاندنی مەترسیەکان پێت دەڵێ چی مەترسیەک چه هەڕەشەیەک ڕوودەدا و لەکوێ ڕوئەدا. ئێمە ئەزانین حاڵەتی گردبوونەوەی ئاولافا و لە هەولێر زیاترە بەڵام حاڵەتی بەفربارین بۆ نمونە لە پێنجوێن و لە شەقلاوە و لە حاجی ئۆمەران زیاترە و حاڵەتی بۆمبارانی سنوورەکان لە منتیقەی دوهۆک زیاترە. واتە بۆ هەر شوێن ناوچەیەکی جوگرافی ئێمە بیرمان لۆ کردەوە بە گوێرەی ڕوودانی قەیران و کارەسەتەکە کار بکەین. ئێستاکە حاڵەتی وشکە ساڵی لە ناوچەکانی گەرمیان بەشێ لە منتیقەی هەولێر پارێزگای هەولێر زیاتر هەڕەشەیە وەکو لە هەندێک شوێنی پارێزگای دوهۆک ئەگەرچی هەموو کوردستان هەڕەشەکەی لەسەرە بەڵام جیاوازیەکەیە. باشە. زۆر سپاس دەکەین مەریوان حەسەن بەڕێبەری وەڵامدانەوەی قەیرانەکان لە وەزارەتی ناوخۆ لە ستۆدیۆ لەگەڵمان بوویت. سپاس بۆ ئێوە بۆ هیوایی کە هەمیشە ئێمە دووربین لە هەموو قەیرانێک بەڵام ئەگەر ڕوبەڕوشمان بۆ ئەو بە جوهد و بە یارمەتی ئێوە بە توانای ئێوە بتوانین ڕوبەڕووی ببینەوە. زۆر سپاس بۆ ئێوە. سپاس بۆت. باسی یەکەمین فستیڤاڵی ساڵانەی ڕۆژی زانکۆ لە زانکۆی ئەمریکی لە شاری سلێمانی ئەکەین کە بەڕێوە ئەچێت. لە فستیڤاڵەکە بەرهەمی قوتابیانی زانکۆ نمایش دەکرێت لە بوارەکانی لێکۆڵینەوە توێژینەوە زانستیەکان هەروەها بڕیارەکە چەندین چالاکی دیکە کە چالاکیە کولتوری و هونەریەکانیشن ئەنجام بدرێن. بۆیە ئەمانەوێت ئەمڕۆژ سەبارەت بەوە قسە بکەین و گفتوگۆ بکەین بۆیە میوانمان تایبەت بەوە ئەبێت کە بزانین ئەم فستیڤاڵە چۆن بەڕێوە ئەچێت ئەو کار و چالاکیانە چین کە لە ناو فستیڤاڵەکە بەڕێوە دەچێت و بەشدار بووان کە قوتابیانی زانکۆن لەوێ لە کام بوارانە توێژینەوەیان کردووە. سەبارەت بەمە دەبێ میوانمان هەبێت کە لە سلێمانیەوە میوانمان ئامادەیە ڕێبین ئازاد جەلال بەڕێوبەری گشتی پەیوەندیەکان وەروەها وەرگرتنی فێرخوازان لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی لەگەڵمانە. بەیانیت باش کاک ڕێبین بۆ هیوایە کە باش بن. کاک ڕێبین پێش هەموو شتێک بە پیرۆزبایی فستیڤاڵەکەتان لێ بکەم و باسی فستیڤاڵەکەمان بۆ بکەیت کە ئەم فستیڤاڵە کە ساڵانەیە تا چەندە گرنگە کە لە زانکۆکان فستیڤاڵێکی لەم شێوەیە ساڵانە ئەنجام بدێت بۆ قوتابیان. بەیانی ئێوە و بینەرانی ئازیزی کە 24 باش لە ڕاستیان فستیڤاڵی یەکەم ساڵ ئەنجامی دەین بە بۆنەی 15مین ساڵ ڕۆژی دامەزرانی زانکۆکەمەوە ئەنجاممان داوە. فستیڤاڵی زانکۆیی بڕیاروایە بەڵێن ڕۆژی زانکۆ بڕیاروایە کە ساڵانە بەردەوام بێ وەکو بەڕێزت فەرمووت. ئەم چالاکیێکی گرنگە چکە وەکو بەڕێستان فەرمووتان چەندین چالاکی کەلتوری زانستی جگەلەوە دەرگای زانکۆکان واڵا بێت بۆ ڕووی کۆمەڵگادا ڕووی ئەو دراوسیانەمان کە لە شارەکەی ئەژین و تا ئێستا لەوانەیە دەرفەتیان بۆ نەڕەخسابێکە بێنە ناو زانکۆوە. لەبەرەوە ئەم چالاکیانە هەموو زانکۆکان بە گرنگ جێزانم کە بیکەن و ئێمە وەلو لەوانێت درەنگ کرد بێتمان بەڵام هیوادارم کە هەمیشە و ساڵانە بەردەوام بێت. زۆر باشە کاک ئازاد ئەم فستیڤاڵە چەندێک ئەخانێت چەند ڕۆژ ئەخانێت کاک ڕێبین ببوورە چەندێک ئەخانێت فستیڤاڵەکە و ئەو کارانی کە ناو فستیڤاڵەکە ئەنجامەدرێوەکو باست کرد کولتوری و زانستی ئەوانەی کە لە ڕووی کولتورین کامانەن نمونە چەند نمونەیەکمان بۆ باس بکەیت و ئەوانیش کە لە ڕووی زانستیەوە. بەڵێ زۆر سپاس.
ئەم فستیڤالە ئیمساڵ یەک ڕۆژە خایێنێت جارێ نازانین بۆ ساڵانی داهاتوو چۆنە بێت بەڵام ئیمڕۆ لە سەعات دەی بەیانی تاوەکو سەعات 4 پاشنیەوە ڕۆ بێت بەنسبەت چالاکیەکانەوە چالاکی زانستیەکان بریتە لە پرۆژەی دەرچوونی فێرخوازان بڵێن بەحسی تەخەڕوج ئی فێرخوازان ئەوە بەشێکە لە فستیڤالەکە هەروەها پێمان شتێکمانە پێوترە کلاس پرۆژێکت ئەوەی کە تەلەبەکان لە کاتی کلاسە لەگەڵ مامۆستاکانیانە بەحس و بڵێن لێکۆڵینەوە و پرۆژەیان ئامادە کردووە ئەوەش بەشێکە بێت لە فستیڤالەکە و بەشێکی تری ئەم فستیڤالە بریتە لەوەی کە ئەو فێرخوازانەمان کە ساڵانی ڕابردوو تەخەڕوجیان کردو لە زانکۆ دەرچوون لە زانکۆ و بزنسی خۆیان دامەزراندووە شوێنێکی تایبەت بەوانەش هەیە هەمویانێکی مێزیشیان راوەتێ بۆ ئەوەی کە ئەو بزنسانەیە بناسیێنن بۆ کەسانی سەردانوانەکەن ئەمە لە ڕووی چالاکیە زانستی و نیمچە زانستیەکانەوە بەنسبەت چالاکیە کللتوریەکانەوە ئێمە چالاکی گۆرانی و با بڵێن میزیکی گروپێکی زانکۆمان هەیە لە ناو زانکۆکەی ئەنجامدرێ هەروە کۆمەڵێک فێرخوازی بیانی کە لە ناو زانکۆکەیە ئەخوێنن ژمارەیەکی زۆرمان هەیە ساڵی ساڵێک ژمارەی بیانی فێرخوازمان نەبووە ئەوانیش چالاکی خۆیانە بێت لە ڕووی نمایشکردنی جلوبەرجی وڵاتەکانی خۆیان و هەروەها هەندێک لە سەمای کللتوری خۆیان کە ئەنجامی دەدەن ئەوە بەشێکە لە چالاکی کللتوریەکان و بێگومان ئێمە سنتەری لێکۆڵینەوەی جیاوازمانەیە کە ئەوانی شەریەکە و چالاکی خۆیە بێت باشە زۆر چاکە کاک ڕێبین ساڵانە فێرخوازان توێژینەوەیان ئەبێت تا چەندە گرنگە کە توێژینەوەکان لەناو ئەم جۆرە فستیڤالانە بەشداریان پێ بکرێت و یاخود هەڵسەنگاندنیان بۆ بکرێت چۆن سوود لەو توێژینەوانە وەردەگیرێت لە ڕاستە بەشداری پێکردنی توێژینەوەکان و با بڵێن ئەو چالاکی پۆلی پێوترێ لەم جۆڵە فستیڤالانەیە و بینینی لەلایەن خەڵکەوە دەرفەتێکی زۆر گرنگە بۆ ئەوەی کە ئەگەر ڕەخنە هەبێ بۆ باشترکردنی پرۆژەکانیان بێگومان وەری بگرن و ئەگەر سوودبەخشیش بێ بۆ لایەنی بەرامبەر کە بیرۆکەیان لێ وەربگیرێ هەرە بێت لەبەرەوە جێی سوود دەبێ بۆ هەردوو لە بۆ ئەو کەسێک کە نمایشی پرۆژەکەیەکە و ئەو کەسش کە پرۆژەکە ئەبینێ بێگومان باشە ئەمە تا چەندێک هەلی کار بۆ قوتابیەکان ئەڕەخسێنێت کە ئەم فستیڤالە لەوێ چۆنەڵێت هێزی خۆیان ئەنوێنن لە ڕۆی توێژینەوەکان لێکۆڵینەوەکان کە ئەنجامی ئەیان دواتر بۆی کە هەلی کارێکیان دەست بکێت لە کەرتی تایبەت یاخود چۆن هاوکاریان ئەکەن لەو ڕووەوە ئێمە ساڵانە فستیڤاڵی کارمان هەیە لە زانکۆکەمان ئەم فستیڤاڵی کارە کە تقریبا ماوەی 10 ساڵە لە زانکۆی ئەمریکی هەموو ساڵێک دووبارە ئەکرێتەوە ئەویان زیاتر پەیوەستە بە دۆزینەوەی هەلی کار بەڵام بێگومان ئەم بەرکەوتنەی فێرخوازانمان لەگەڵ ئەو کەسانی کە سەردانەکەن توانای فرۆشتنی بیرۆکەکانیان کە زۆربەی زۆری بزنسەکانیش بریتە لە فرۆشتنی بیرۆکە بە کۆمەلگا زیاترەکات لەبەرەوە لەو باوەڕەداین کە دەورێکی زۆر گرنگیە بێت لە دەمەزەتکردنەوەی توانای فێرخوازان لە ڕووی فرۆشتنی بیرۆکە لە ڕووی قەناعەت پێکردنی لایەنی بەرامبەر لە ڕووی وەرگرتنی ڕەخنە چونکە بەشێکی گرنگ لە سەرکەوتن لە بزنس بریتە لەوەی کە ڕەخنەی بنیادنەر وەربگریت و کاری لەسەرکەی بۆ باشترکردنی خۆت باشە کاک ڕێبین ئەمە وەک باست کرد یەکەم ساڵەکە فستیڤاڵێکی لەم جۆرە لە زانکۆکەتان ڕێک ئەخرێت بێگومان هەر هەنگاوێک سەرەتا کێشە و ئاڵنگاری خۆی هەیە ئەو کێشە و ئاڵنگاریانی کە هەتان بوو لە ئەنجامدانی ئەم فستیڤاڵە چین ڕاستەکەی هەت شتێکی یەکەم جار بکرێت هەمیشە دڵڕاوچەیەک لا دروستە بێ کە بە پێی پێویستی نەبێ بە پێی ئاستی زانکۆکە نەبێ هەندێک جار لەوەش زیاترە کە تۆ بەتەمایت بەدەستی بێنی بەڵام هەتاوەکو دەست پێ نەکات هەتاوەکو فیدباکی خەڵک وەرنەگرین لەسەر فستیڤاڵەکە لەوانەیە نەتوانانی حکومی لەبەرەوە هیوادارین کە ئەو ئەرکوماندوبوونەی کە زۆربەی زۆری ستافی زانکۆ بەشێک بۆ تێدا بە فێرخواز و ستاف و مامۆستا و تەنانەت با بڵێن لایەنە حکومیەکانیش کە هاوکارمانن زۆر لەم بابەتەیە لە ڕووی دابینکردنی ئارامی لە ڕووی دابینکردنی ڕێخستنی هاتوچۆ هەموو ئەوانە هەڵدێکی زۆریان ناوە هیوادارم کە فستیڤاڵەکە ڕنگدانەوەیەکی باشی ئەو هەوڵانە بێ کە تێدا بەکارهێنرا و سەرف کراوە زۆر باشە کاک ڕێبین ئەوانەی کە بەشدارە بن ئەو توێژینەوانەی کە یاخود لێکۆڵینەوەکان کە بەشدارن لە ناو فستیڤاڵەکە ئەبێ بێگومان مەرجیان هەبێت یاخود هەر قوتابیەک کە توێژینەوەیەکی هەیە ئاسایی و ئەتوانێت لە فستیڤاڵەکە بەشداری پێ بکات
نەخێر ئێمە تا ڕادەیەک بە فلتەرێکا ڕۆشتووە ئێمە بۆ نمایشکردنی بەحسی تەخەڕوج ڕۆژی تایبەتمان هەیە بەڵام لێرەدا لە فستیڤالەکەیە لەبەروی ژمارەی دەرچوانمان زۆرن و بڕێکی دیاریکرا و جێگەمان دابین کردبوو لەبەرەوە دەستە بژێرن ڕاستێکی ئەو بەحسانەی کە ئەو لێکۆڵینەوەوانە و ئەو توێژینوانی کە لێرە نمایشەکرێ تا ڕادەیەکی زۆر دەستە بژێرن و بژاردەی لێکۆڵینەوەکانی هاوڕەکانیانە. هەرچەندە وەک باسمان کرد ئەمە یەکەم ساڵە کە فستیڤالەکەکەن بەڵام لەگەڵەوەی کە ئێستا ئێوە بە دووسێ بابەت لە ناو فستیڤالەکەتان ئەنجام داوە یاخود ئەنجامی ئەدەن ئایا پلانتان هەیە بۆ ساڵی دیکە جگە لە بابەتی کولتوری و زانستی لە ناو فستیڤالەکە بابەتی دیکە هەبن کە بەشدار پێ بکرێت لە ناو ئەو فستیڤالە؟ جارێ لە ڕاستیدا زۆر دیار نییە ئێمە ئەکی دوای ئەم فستیڤالە کۆبوونەوە ئەکەین بزانین وانانەی کە فێر بووین لەم فستیڤالەوە بتوانین ڕنگدانەوەی هەبێت لەسەر باشترکردنی ڤێرژنە داهاتوەکانی فستیڤالەکە بەڵام بێگومان هەموو شوێنێک تقریبن بەڵام لە زانکۆی ئێمە گرنگجێکی زۆر درێ بەوەی کە هەموو ساڵێک شتی نوێگەری بێتە پێشەوە و بتوانین بنیاتی شتی تازە بنیاد بدەین لەسەر شتی کە هەمان بۆ سەرکەوتوو بووە دڵنیام ساڵی داهاتوو جیاوازترە بێ و ساڵانی داهاتوو زۆر باشتر و جیاوازتریشە بێ. زۆر باشە کاک ڕێبین ئایا هیچ لیژنەیەکی هەڵسەنگاندن هەیە بۆ ئەو توێژینەوانەی کە توێژینەوەی زانستین بۆ نمونە بڵێن ئەمە لە ناو توێژینەوەکانە یەکەمی هێناوە یاخود باشترین توێژینەوەیە دواتر خودی زانکۆ خۆی پاڵپشتی بکات بۆی کە توێژینەوەکەی بە ئەنجام بگەێنێت و بیکاتە پرۆژەیەک. لەم فستیڤالەیە ئەوەمان نییە بەڵام لە کاتەکانی ترە با بڵێن لەو کاتانەی کە بە شێوەیەکی ئاسایی پرۆژەی فێرخوازان نمایشەکرێت چکە هەموو کولیەک لای ئێمە ڕۆژێکی دیاریکراوی هەیە بۆ نمایشکردنی پرۆژەکانیان بۆ نمونە کۆلێژی ئەندازیاری دوو ڕۆژ دەم و پێش پرۆژەکانیان هەمویان نمایش کرد ئەلەویا بەڵێ هەڵسەنگاندن هەیە بەڵام لە ئیمڕۆیە بۆ ئەوەی کە با بڵێن شتێکی دڵخۆشکەر بێ زیاتر وەک لەوەی کەس هەوڵدان و کۆششکردن بێت لەوانەیە هەڵسەنگاندنی بۆ نەکرێت نەخێر. باڵێ سپاس بۆ ڕێبین ئازاد جەلال بە ڕێبەری گشتی پەیوەندیەکان وەرگرتنی فێرخوازان لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی لەگەڵمان بووی. سپاس. هەر سەبارەت بە باسی زانکۆکانە مێنینەوە دیاری یاخود دیداری خوێندکارانی میدیا بە بەشداری خوێندکارانی زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان بەڕێوەچوو دیدارەکە بە ئامانجی پەرەپێدانی توانای خوێندکارانی بەشی ڕاگەاندنە هەروەها تیش خستنە سەر ئەو کێشانەی کە ڕوبەڕووی میدیاکاران دەبنەوە. لە دیدارەکە تیش خراوەتە سەر چۆنێتی ئامادەکردنی راپۆرت هەواڵ و دروستکردنی فیچەر و دیدارەکەش بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام بێت. یەکەمین دیداری خوێندکارانی میدیایە کە لە ئاست هەرێمی کوردستان و عێراق بەڕێوە دەچێت. دیدارەکە بە بەشداری خوێندکارانی بەشی میدیا لە زانکۆ و پەیمانگاکانی پارێزەکانی هەولێر و سلێمانی و هەڵەبجا ئەنجام درراوە. دیدارەکە 2 ڕۆژ دەخانێت و چەندین پانێڵی تایبەتی تێدا بەڕێوە دەچێت. دیداری خوێندکارانی میدیا کارێکی هاوبەشە لە نێوان پەیمانگای تەکنیکی کوردستان و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە کە بریتیە لە ئەفراندن و بەرهەمێنان و خستنەگەڕی توانەکانی خوێندکارانە و ئەو زمانانەی کە لە ماوەی 2 ساڵ یا 4 ساڵی خوێندنیانە بەدەستیان هێناوە بتوانن پراکتی بکەن و کاری لەسەر بکەن. ئەلبەتە ئەم کارە لە نێوان حەو بەشی زانستی ئەنجامێرێ نێو زانکۆی سلێمانی و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و زانکۆی هەڵەبجە و پەیمانگای تەکنیکی کوردستان و پەیمانگای تەکنیکی سلێمانی و هەروە پەیمانگای تەکنیکی دوکانە. لە دیدارەکەدا تیژ خراوەتە سەر چۆنەتی ئامادەکردنی راپۆرت و هەواڵ و دروستکردنی فیچەر. لیژنێکی تایبەتیش سەرپرشتی وەرگرتنی ئەو راپۆرتە تەلەڤیزیۆنیانەی کردووە کە لەلایەن خوێندکارانەوە ئامادەکراوە. دیار جەمال وەک میدیاکارێکی سەرکەوتووی کەناڵی کوردستان 24 ئەندامی لیژنەی دروستکردنی فیچەر بووە. هاوکار لە ڕێگای پانێڵێکەوە ئەزمموی خۆی لە بواری دروستکردنی فیچەر گەیاندووە بە خوێندکاران. ئێمە وەکو لیژنەی دادوەری کە هەڵسەنگاندنمان بۆ فیچەرەکان کرۆ دیارە فیچەرەکان زۆر بوون و وەکو فلتەری یەکەم کۆمەڵێکیان دوور خرانەوە و دواتر پێشبڕکێکە کەوتە نێوان 12 فیچەر و لەو 12 فیچەرە ئێمە وەکو
لیژنەکە توانیمان سێ باشترینەکان هەڵبژێرین دیارە لەسەر 4 ئاز بوو بیرۆکە و سیناریۆ و هەروە تەکنیکی وێنەگرتن و دەنگ و کاریگەری دەنگەکان و مۆنتاژ دیارە بەپێی ئەو 4 بڵین پێوەرە کە باسم کرد ئێمە هەڵسەنگاندنمان کرد و دواتر دەرنجامەکەمان ئامادە کردووە. دکمنتاری بنمونە بێنینەوە خەڵاتی یەکەم خەڵاتی دوم خەڵاتی سێم وەرەگرێ و لایەن ئەو کەسانی کە ئەو لایەن وجدانی سپۆنسەری دیدارەکان کردووە پاڵپشتێکی مادی ئەکرێن و لەگەڵەوەشا قەڵغانی سەرکەوتنیان پێدرێت. دیداری خوێندکارانی میدیا بە هەنگاوێکی گرنگ بۆ پشتگیریکردن و پەرەپێدانی تواناکانی میدیاکاران دادەنرێت تاوەکو بتواندرێت لە ڕێگای ئەو پانێڵانەی لە دیدارەکەدا ساز دەکرێت کار لەسەر ئەو ئەستەنگیانە بکرێت کە ڕوبەڕووی میدیاکاران دەبێتەوە و هەوڵی بەرەو پێشچوونی زیاتر لە میدیای کوردیدا بدرێت. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. کارۆڵ کۆرتانیک سەرکۆنسۆڵی وڵاتی چیک لە هەولێر بە یاوەری سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین هی هەرێمی کوردستان سەردانی کێڵگەی مینی چیای قەلەندەر لە سنوور قەزای مێرگەسووری کردووە کە ئامانج لە سەردانەکەی بینینی توانای کارمەندانی دەستگاکە و هەروەها پاڵپشتی وڵاتەکەی بۆ کاری مینلابەری لە هەرێمی کوردستان بوو. زانیاری سەبارەت بە چێڵگەمینەکە پێدەدەن. سەرکۆنسۆڵی چیک لە هەولێر سەردانی چێڵگەمینی سەری قەلەندەر لە سنووری قەزای مێرگەسۆری کردووە. ئامانجێتی هاوڕێ لەگەڵ سەرۆکی دەستگای گشتی کاروباری مینی هەرێم چۆنیەتی کارکردن و توانای کارمەندانی دەستگاکە ببینێت. لەم ڕێگەیەوە دەیەوێت وڵاتەکەی پاڵپشتی پرۆسەی مینلابەری لە هەرێمی کوردستان بکات. دەمەوێت زۆر بەسادەی پێتان بڵێن مەبەستی ئێمە دیارەکە بۆ هاتوونێتە ئێرە بۆ ئەوەی بە چاوی خۆمان ببینین کە لە ڕابردوو چی بەسەر ئێرەدا هاتووە و دواتر دەچین ئۆفیسەکەمان قسەی لەسەر دەکەین کە پێویستە چیان بۆ بکەن و دەمانەوێت وەک تیمێکی فیداگوزاری هاوکاریان بین و بیان ناسین کە چیان بەسەر هاتووە. پرۆسەی لە نێوبردننی ژمارەیەک مین و تەقەمەنی بەڕێوە دەچێت. چێڵگەمینەکە ڕووبەری 34,319 مەتر دووجایە و یەکێک لە مەترسیدارترین چێڵگەمینەکانی ناوچەکەیە. لە ماوەی ساڵانی ڕابردوو تاکو ئێستا لەو چێڵگەمینە ئێستا ئێمە تێداینا نزیکی زیاتر لە 50 کەس لەو چێڵگەمینە بوونەتە قوربانی و زیاتر لە هەزاران ئاژەڵ لەو ناوچەیە ئاژەڵی کێوی بوونەتە قوربانی. بۆیە ئێمە بە ئامانج هاتوین بۆ ئەوەی میێوانانیش ئەو شوێنە هەستیارە ببینن کە ڕێژەیەکی زۆری مین و پاشماوەی جەنگی نەتەقاوی تێدایە ناوچەیەکی مەترسیدارە و بتوانین تیمەکانمان لە داهاتوو لەو کێڵگەمینە کار بکەن. بە گوێرەی ئاماری دەستگای گشتی کاروباری مین ڕووبەری 776 کیلۆمەتر دووجا خاچی هەرێمی کوردستان کە 3500 ناوچەی مەترسیدارن مین ڕێژ کراوە. تا ئێستاش 13521 کەس لە هەرێمی کوردستان بەرمین کەوتون و سەروی 4000 کەسیان جانیان لەدەستداوە. مین وەک دوژمنی شاراوە تا ئێستاش هەڕەشەیە بۆ دانیشتوانەکەی و بە تایبەت ناوچە سنووری شاخاویەکانی هەرێمی کوردستان. تەیفور محەممەد، کوردستان 24 قەزای مێرگەسۆر. هەرچەند بابەتێکی خۆش نییە بەڵام باسی شەپۆلێکی دیکەی چڕی خۆڵباری لە عێراق و هەروها ژمارەیەکی زۆری وڵاتانی عەرەبی دەکەین کە ئەیگرێتەوە. بە گوێرەی پێشبینیەکانی کەشناسی ڕۆژی شەممەی داهاتوو شەپۆلێکی دیکەی خۆڵبارین عێراقەگرێتەوە و شەپۆلەکە لە ڕۆژهەڵاتی سووریاوە دێت هەتا وەکو شارەکانی ڕۆژاوە و باکووری ڕۆژاوای عێراقەگرێتەوە. دواتر کاریگەری شەپۆلەکە بۆ شارەکانی دیکە شەچێت بە گوێرەی توێژینەوەکە کە لە گۆڤاری زێلانس بڵاوکراوەتەوە دەرکەوتووە کە ساڵی 2019 بەهۆی پیسبوونی ژینگە 9 ملیۆن کەس لە جیهان گیانیان لەدەستاوە. ژێڤارە ڕۆژە یەکشەما بوریڤە باهۆزەکە تۆزەی خۆ لە هەژمارەکە دەولەتین ڕۆژهەڵاتە ناوین گرتیە دە ئەنجامێدا هەژمارە کەس ژیانە خۆشی دەستدان و بسەدێن حالەتێن بێنتەنگینێ هاتن تۆمارکردن هەروها لە هەن وڵاتان کار و خوێندن هاتن ڕاوەستاندن.
باهۆز ji Rojhelata Sûriyayê û bi taybetî ji parêzgeha Dêra Zorê dest pê kir ku leza ba gihişt 100 km di saetê de. Piştîkêmî 24 demijmêran, Bahoza Tozê gihişte Iraqê û piştre derbasî welatên kendava Erebî û Îranê bû. Li Sûriyê 10 kes ji ber tozebarînê jiyana xwe ji dest dan. Zêdeyî 200 haletên bêhangînê ji aliyê Komîteya Tenderustiyê li Dêra Zorê hatin tomarkirin. Herûha ji ber baya bihêz dîwarê xaniyan û tawerên kehrebê hatin xwar. Li Iraqê û li gorî amarên fermî yên Wezareta Tenderustiyê 5 sivîl jiyana xwe ji dest dan û 4000 kes ji ber bêhangînê derbasî nexweşxaneyên bûn. Ji bo kêmkirina ziyanan û rawestandina zêdebûna hejmara qurbaniyan, karêsaziyên hikûmetê li 8 parêzgehan hate rawestandin û dibistan hatin girtin. Herûha geştên asmanî li hin bajarên Herêma Kurdistanê û Iraqê hatin rawestandin. Tevîgohêza tozebarînê kêm bû lê Bahoza Tozê geşt welatên kendava Erebî, Siûdiyê, Îmarat, Kuwêt, Qatar û Behrênê û bandor li jiyana rojane û tevgera esmanî kir. Bêyîg û qurbaniyên canî hebin. Li Îranê jî û bo yekemîn car desthilatê û ji ber rewşa Bawseqa dibistan û saziyên hikûmetê girtin û bi taybetî li parêzgehên sînorî bi Iraqê re ku hêza Bahozê li wan xurttir bû. Li gorî dawî lêkolînên navdewletî di sala 2019 de 9 milyon kes li seranserî cîhanê ji ber nepaqijiya jîngehê jiyana xwe ji dest dan. Hin seqanaz dibêjin ta ku rewşa heyî were guhertin û xirabtir nebe, divê goçandiniya daran zêde bibe û hikûmetên welatan siyaseta xweduwarê jîngehê de biguhere. ئەم خۆڵبارینە تەنیا هەر عێراق نیە وڵاتانی ناوچەکەشی گرتوتەوە بەهۆی خۆڵبارینەوە قوتابخانەکان زۆربەی پارێزگاکانی ڕۆژهەڵاتی کوردستان و تارانی پایتەختی ئێران و چەند پارێزگایەکی دیکە ئەم وڵاتە داخران. و کەشناسی باسی ئەوە دەکات کە کەشناسی ئێران باسیەوەکات یاخود ڕایەگەێنێت کە پلەی پیسبوونی هەوا لە کرماشان، ئیلام، خوزستان و دەناوەندی دیکە دۆخی ئاساییە و گەیشتۆتە دۆخی قەیران و بۆ هەموو تەمەنەکانیش دۆخەکە نائاساییە و بۆتە دۆخێکی مەترسیدار بە تایبەتی بۆ کەسانی بەتەمەن. بەهۆی پیسبوونی هەواوە پارێزگاری تاران بڕیاری داخرانی قوتابخانەکانی ئەم پارێزگایی ڕۆژێکی دیکەش درێژ کردەوە. 4 ڕۆژە شەپۆلێکی خۆڵبارین ڕۆژ ئاوا و ناوەندی ئێرانی گرتووەتەوە. شەپۆلەکە بە تایبەت لە ڕۆژاوە و باشووری ڕۆژ ئاوای ئێران زۆر چرتر لە ناوچەکانی دیکە بووە. ڕۆژی سێشەمە ڕاگەیەندرا لە تاران و 8 پارێزگای دیکەی ئێران قوتابخانەکان و سەرجەم ناوەندەکانی پەروەردە و خوێندن و فەرمانگە حکومەکان و بانکەکان دادەخرێن. تەنانەت کۆبوونەوەی ڕۆژی سێشەمەی پارلەمانیش بەهۆی خۆڵبارینەوە بەڕێوە نەچوو. لەلایەکی دیکەوە لە پارێزگاکانی کرماشان، ئیلام و لۆڕستانی ڕۆژهەڵاتی کوردستان و هەروەها پارێزگای خوزستان لە باشووری ڕۆژاوای ئێران سەرجەم قوتابخانە و فەرمانگەکان داخرابوون. لە پارێزگاکانی سنە و ورمێ ڕۆژهەڵاتی کوردستان و هەروەها لە پارێزگاکانی هەمەدان و مەرکەزیش قوتابخانەی بەشێک لە شارەکان داخران و لە ژمارەیەک لە شارەکانیش قوتابخانەکان کرابوونەوە. بڕیاری داخرانی قوتابخانەکان لە پارێزگاکانی کرماشان، ئیلام، خوزستان و لۆڕستان بۆ ڕۆژی چوارشەمەش بەردەوام بووە. لەم پارێزگایانە پێوەری پیسبوونی هەوا زیاتر لە 10 ئەوەندەی دۆخی ئاساییە و گەیشتووەتە ئاستی قەیران. تەنیا لە شاری کرماشان نزیک 500 کەس بەهۆی هەناسەتەنگیەوە ڕەوانەی نەخۆشخانە کراون. ئێواری ڕۆژی سێشەمە عابید مەلەکی جێگری پارێزگاری تاران ڕایگەیاند ئەنجومەنی کەشوهەوای تاران بڕیاری داوە داخرانی قوتابخانەکان بۆ ڕۆژی چوارشەمەش درێژ بکرێتەوە، بەڵام لەو ڕۆژەدا فەرمانگەکان و بانکەکان بکرێنەوە. خۆڵبارینەکە زیاتر لە ڕۆژاوای ئێران چڕبووەتەوە و ڕێژەی خۆڵبارین و پیسبوونی هەوا لە تاران زۆر کەمترە لە پارێزگاکانی دیکە. هەر بۆیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڕیاری داخرانی قوتابخانە و فەرمانگەکان لە تاران دەگەڕێنرێتەوە بۆ ئەو شەپۆلی ناڕزایی دەربڕینانەی چەند ڕۆژێکە چەند پارێزگایەکی ئێرانی گرتووەتەوە و دەگوترێ حکوومەتی ئەم وڵاتە بەنیازە بە ڕاگەیاندنی پشوو ڕێگا لەسەر هەڵدانی ناڕزایەتیەکان لە پایتەخت بگرێت. کامیل بۆکانی، کوردستان 24. لە بابەتێکی هونەریش ئازا حەسیب قەرەداخی جیاواز لە جاران زیاتر لە 40 تابلۆی شێوەکاری خۆی
کە بەرهەمی 2 ساڵی کارکردنێتی لە پێشەنگایەکی تایبەت کردوێتەوە. ئەم هونەرمەند و نووسەرە کووردە بە تێکەڵکێشکردنی ڕنگ و وشە پێشەنگایەکی تایبەتی کردوێتەوە، دەژڵێت کە وشە و ڕنگ بۆ دەربڕینی هەستی خۆیەتی. لە هەمان کاتیشا گلەی دەکات تا ئێستا لە کوردستان بەرهەمی هونەری هونەرمەندانی شێوەکار گەرد و تۆزیان لێدەنیشێ و شوێنێک نییە بۆ هەڵگرتن و نمایشکردن. سەردەخەیتە سەر بەردیژین بۆ تاوێکیش ئۆقرە ناگری. تابلۆیەکی هونەری بە ناوی ڕەشپۆش یەکەم جار بە ڕەنگ ئازاری ژنی کوردی نیشانداوە و دواتریش بە وشەکان ئەو هەست و سۆزەی بە هۆنراوە دەربڕیوە. ئازا حەسیب قەرەداغی بەر لەوەی قەڵەمی نووسین بکرێتە دەست لە تەمەنی 19 ساڵیەوە یەکەمین پێشانگای شێوەکاری خۆی کردوێتەوە. بە چەندین جاردا بڕەن لە کارەکەی، بەڵام دیسان و قڕە ناگرێت و پەنا بۆ ڕنگ و خەیاڵ دەباتەوە. ئەو دەڵێ ڕنگ و وشە بۆ من یەکە، پەیامی خۆم دەتوانم بە هەردوو لا بگەێنم. تۆ خاوەنی ئەو ئەندێشە و تێڵچوونە دەرونیت کە پێویست بەوە هەیە کەرەستەیەکت هەبێت دەری ببڕیت، ئەو هەست و نەست و سۆزەی کە لە ناختایە بە شێوازێک دەری بڕیت. اینجا وشە فریاد کەوت پێی دەرببڕی یان ڕنگ فریاد کەوت پێی دەرببڕی، من بەلامەوە کێشەیەکی ئەو تۆ نییە. من لەگەڵ هەردووکیانە سەودا و مامەڵەم هەیە. لەو جێگەیی دەتوانم بە وشە دەری ببڕم دەیکەمە شعر، لەو جێیەشی کە نەتوانم بە وشە دەی بڕم بە ڕنگ دەری دەبڕم، لەو جێیی کە ڕنگ زۆرتر کاریگەری هەیە لەسرم و فیگەر و تابلۆ و ڕووبەر و تاریکی و ڕووناکی و ئەمانە دەبنە کەرەسەی سەرەکیم، پێویستم بە وشە نامێنێت، ئەمان بە فریا و هانای منەوە دێن. کێشەی سەرەکی زۆربەی هونەرمەندانی شێوەکاری کورد لە کوردستان نەبوونی شوێنە بۆ پێشانگای تایبەت. ئەم شێوەکارە کوردش گلەی لەوە دەکات و نایشارێتەوە زۆربەی تابلۆکانیشی کە بەرهەمی چەندین ساڵەی بوون بەهۆی نەبوونی شوێنە و فەوتاون. ئەو جیا لەوەی هونەرمەندێکی شێوەکارە نووسەر و چاودێری سیاسیشە. پێشنیاریش دەکا حکوومەتی هەرێمی کوردستان یاسایەکی تایبەتی هەبێت بۆ کولتور و هونەر. حکوومەت هیچ یاسایەکی نییە بۆ پەرەپێدان و هێشتنەوە و پەرەسەندنی هونەری شێوەکاری. بۆ نمونە ئەو هەموو ئوتێلە لەم شارایان بە هەموو دەرەجەکانیانەوە، مۆڵ، ڕێستۆرانت، هۆتێلەکان، ستیەکان کە دروست کراون، هیچ یاسایەک نییە کە خاوەنی ئەو شوێنانەی ناچار کرده بێ کە دەبێ بە پێی یاسا تابلۆ بۆ دیکۆری ناو شوێنەکانیان لە هونەرمەندی کورد بکڕنەوە و یان هونەرمەندی کورد ڕاستپێرن تابلۆ بۆ ئەو جێگایانە بکەن. لەوەیە دەستیان ئازاد کردوون، ئەوانیش بۆ خۆیان تابلۆی کۆپی کراوی ناقۆڵا لەم وڵات و لە وڵاتەوە بە هەرزان دێن و لە شوێنەکان دایانێن بێ ئەوەی حتا زەوق و سەلیقەیەکی جوانکاریشی تێدا بێت. 42 تابلۆی هونەری شێوەکاری هونەرمەندی کورد ئازا حەسیب قەرەداغی کە لە ساڕۆژی لە دایکبوونی و لە تەمەنی 62 ساڵی لە پێشانگایەکی تایبەت لە هەولێر کراوەتەوە. با سەرنجدانی تابلۆکانی شێوەی کارکردنی جیا لە ڕەنگەکان، سوورێ ئال و ئاشتبوونەوەی مرۆڤ لە گەستروش بە جوانی خۆی نیشان دەدات. ئەمەش دەرخەری ڕاستیەکانە لەگەڵ ئاڵۆزەکانی دەستی مرۆڤ لە سروشتی زەوی هونەر قسەیەکی بۆ گوتن هەیە و جوانتری دەکات. هێرۆ مۆلودی، کوردستان 24 هەولێر. دوو مانگ بەسەر بەهارە تێپەڕیوە، بەڵام کوێستانەکانی بۆزی سینای ورمێ بەفرێکی زۆری لێماوە. لە هەندێک شوێن ئاستی بەفرەکە لە 3 متر زیاترە. هەرەمەش وای کردووە کە ئێستا کەش و هەوا بەرەو گەرمی کە دەچێت، خەڵکێکی زۆر ڕوو لە ناوچەکە بکەن و هێشتا خۆیان لە ناو جەوی زستانە ببیننەوە. ئێرە ناوچەی بۆزی سینایە لە پارێزگای ورمی ڕۆژهەڵاتی کوردستان. دوای 2 مانگ لە تێپەڕبوونی وەرزی بەهار بەفرێکی یەکجار زۆر لەو ناوچەیە ماوەتەوە، لە هەندێک شوێن 3 متر بەفری لێیە. خەڵکێکی زۆریش بە جلوبەرگی هاوینە هاتوون ئەو دیمەنانە ببینن.
من فلسفه گره خوشه زور که بوزی سینابه امید که همه جای نوسن طبیعت زور خوشه های آب هوای گله خوشه سر سبزه ما هوایی که مثلا بفر زوره های مثلا هوا دبیم استفاده لیب کن من بعضی کسا که های دبینه زور نخوشه قلبی های دبا که بیت او چیونه او چیه که مثلا ببینیتن آب هوا که خوش مثلا اکسیژن که جونه ها مثلا مرو دبا استفاده لیب کن بۆزی سینا یەکێک لە شاخە بەرزەکانە کە لە نێوان شارەکانی شنە و ورمێ لە نزیک سنووری ڕۆژهەڵات و باکووری کوردستان هەڵکەوتووە. هەڵکەوتە جوگرافیاکەی بە شێوەیەکە چەندین چاڵە بەفری بەناوبانگی لێ هەن. ئەو بەفرە هێندە زۆرە هەتا کۆتاییەکانی هاوین لەو چاڵە بەفرانەدا دەمێنێتەوە. ئەوە شوای کردووە لە وەرزی گەرمادا گەشتیارێکی زۆر سەردانی بکەن. ولو که همه هنوزی رو بوزی سینما ادی خوشتری منطقه است آذربایجان غربیه و کی بجن که زور جوان و زور سربر جیتای تازه که امجی حالشون نداشت مدیدن که جی ناراحتی راستی او هاتشونو پرکوهاتی کردنی طبیعت مبچه که خرابی راستی لحاظ آشغال آتشتانه هنده اثرای موی که وقتی میرود اوجه طبیعت ببینید مرو راستی نگران و ناراحت لواسه که پوشرجوم که هایبیتن مرد نگران بیلی چون راستی وضعیت و اشغال وضعیت خراب هن که ویگوی بوزی سینای. ناوی بۆزی سیناش هەر لەو چاڵە بەفر و سەهۆڵانەوە هاتووە. هاوکات بەرزی بۆزی سینا 3480 مەتر لە ئاستی دەریایە. هەر بۆیە کەشێکی فێنکتر و ژینگەیەکی پڕئاوی هەیە. ئەوە جوای کردووە بۆ ماوەی 5 مانگ ڕەوەندەکانی ورمێ و شنەوە لەو ناوچەیەدا بمێننەوە. بەم بابەتە کۆساییمان بە پرۆگرامی ئەمجارەی بەیانی 24 هێنا بۆ هیوایی کە پرۆگرام بە دڵی ئێوە بوو بێت و کاتێکی خۆشتان لەگەڵ ئێمە بەسەر بردبێت و سوودیشمان بە ئێوە گەیاند بێت. تا هەڵقەیەکی دیکە بەخواتان